ئەحمەد شەرع نایە ڕۆژاوا ببێ بە باشوور. عادل باخەوان ڕای وایە. یەکەم، ئەردۆگان و ژەنەڕاڵ مەزڵوم ڕێکەوتن لەسەرەوەی لە بەزووترین کاتدا یەکتری ببینن و هەردووکیان پێیان وایە کە ئەمە هەم لە بەرژەوەندی کوردایە و هەم لە بەرژەوەندی تورکدایە. دووەم، هەرێمی کوردستان ڕۆڵێکی سەرەکی لە دروستکردنی ئەم دۆخە نوێ دابینیوە. سێیەم، پاشبینینی ژەنەڕاڵ و ئەردۆگان بینینی ژەنەڕاڵ و سەرۆک ئاپۆش لە بەرنامەدایە. چوارەم، ئەحمەد شەرع هەم سعودیە و هەم ئەمریکا هێناوەتە سەرخەت بۆ ئەوەی ژەنەڕاڵ و ئەردۆگان یەکتری نەبینن، چونکە ئەو پێی وایە بە باشوورکردنی ڕۆژاوا ماترسیە لەسەر سووریا. پێنجەم، چەندی مەشق لە ڕیاض نزیک ببێتەوە هێندە ئەنقەرە لە قامیشلۆ لە یەکتری نزیک دەبنەوە. شەشەم، بەرژەوەندی باڵای نەتەوەیی نە ئایدۆلۆژی ئەناسێ، نە مێژوو، نە ئاین، نە کولتور. حەوتەم، کاتی بڕیارە مێژوویەکانە بۆ کورد لە چی بەرێکدا بێت، ئیسرائیل یان تورکیا، ئێران یا تورکیا.